گۆشتی ئەوشتر لەگەڵ گۆشتی حیوانیکە جیاوازی چیە ئەم چوری کەمترە کۆڕستۆڵی کەمترە بۆ کوڵان جوانتر ئەکوڵێت تام و لەزێتێکی تایبەتی خۆیە وەکو گۆشتی گەنیە ئەمە گۆشت شتێکی تازەیە لە هەرێمی کوردستانە دەمێگە خەڵک خەریکی خواردنی گۆشتی جۆرەکە و مەڕ و ئەم شتانەیە ئەمایان کە ئێمە لێرە کردمانە لەم ڕستۆران تا شتێکی تایبەتە و ژمورێکی تایبەتی خۆی هەیە. لێرە کەباب و جگەر و بورچیلە و دڵەکەی ئەفرۆشین خواستێکی زۆری لەسەر کەبابی حۆشتر تقریبان ڕۆژانە 50 کیلۆ بۆ 6 کیلۆ ئەفرۆشین مشتریە زۆریشمان هەیە کە ئینگلیزن عەرەبە ئیتر خەڵکی دەرەوەیە ناوەیە سەردانیمانەکەن. ئەم پرۆژەیە بۆ مدەی 4 ساڵە بە بەردەوامی ئەم پرۆژەیە ئەکرێ خۆشحاڵانە ئەم ساڵیش بەردەوام بووین لەم پرۆژەیە کە پێکێک لە 4 بەشی سەرەکی ئەکسسەری دیکۆرێشن چنین و دوورین و هەروەها خواردن کە خۆبەخشەکانمان خۆشحاڵانە کاری تێداکەن هەموو ساڵێ و بە خۆبەخشی. ئەمڕۆ گەلێرێکمان کردوتەوە کە تایبەتە بە نمایشکردنی ئیشی دەستی خانمەکانمان کە چ لە ئەکسسوارات بێ لە چنین بە یاخود خواردن بێ و بڕی داهاتی ئەم گەلێری ئەمە کە 3 ڕۆژ ئەخایانێ ئەبێت بۆ ئیشی خۆبەخشی ئەبێت چی بۆ کۆمەکردنی خوێندکاری کەم دەرامەت بێ یاخود بۆ مناڵی هەژار بێ یاخود هەر کەسێک کە پێویستی بە ئێمە بێ. خب بفسید نیه هر مثلا ئیمڕۆ هاتینە دەرەوە من بەسەر شان خۆمۆ بەشێ زۆر لەو ئەفسوردی و قورساییە کە بە وجود هاتبوو خەریکە خاڵیە بێتەوە یعنی لە واقعەمە هاتوین کە کەمێ لەو خەمانمانە لەبیر چێتەوە ئەوە یەکێک لە کارکردەکانی ئەسڵی هونەرە بەشێ لە کارکردی هونەرەوەسە کە خەم و خەفەت و لەبیر چێتەوە لەبەر خاترەوە من مانوم نەبوونیتان پێڵێ میستە لە پاڵنگانە حوزورمان نەز ئیمڕۆ لە بەرچاو خۆما ڕۆژێ زۆر خۆش